لە هەولێر سنتەرێکی نەخۆشی هیمۆفیلیا کرایەوە و لە سۆرانیش بۆ 2000 ئاگاداری دە بەنزینخانە کراوەتەوە. سڵاوتان لێبێت لە نێو پیشەنگای نێودەوڵەتی هەولێر بۆ کتێب هەواڵەکانی ئەمڕۆتان پێ ئەڵێم. ئەمڕۆ سێشەممە لە شاری هەولێر و لە ناو سنتەری نەخۆشخانەی نانەکەلی گەورەترین سنتەری هیمۆفیلیا تایبەت بە نەخۆشی خوێن لەسەر ئاستی هەرێمی کوردستان کرایەوە. سنتەرەکە لە چەندین هۆبە و بەش پێک دێت کە بە شێوەیەکی سەردەمیانە دروستکراوە. ڕاگەیاندنی پارێزگای هەولێر ئەم زانیاریانەی بڵاو کردەوە کە سنتەرەکە لەسەر ئەرکی خێرخواز ئەحمەد ئیسماعیل نانەکەلی دروست کراوە لەلایەن وەزارەتی تەندروستیشەوە پزیشک و ستافی بۆ دابین کراوە. سنتەرەکە لە هەمان کات شوێنێکیشە بۆ پێدانی چارەسەری سروشتی بۆ نەخۆشانی هیمۆفیلیا و هەمان کات بۆ نەخۆشانی شێرپەنجەش ئەوانەی بە تایبەتی شێرپەنجەی مەمچیان هەیە. سنتەرەکە بە گژمەی زیاتر لە 1 ملیۆن دلار لەسەر ڕووبەری 850 مەتر دووجا دروست کراوە. نزیکەی 2 مانگە ڕێگای کانیا مالان لە ئامێدی ڕووخاوە و زیانی بە دیواری ڕاگری ڕێگا و کارەبا و هێڵی ئینتەرنێت و بۆڕی ئاویش گەیاندووە. سەرۆکایەتی شارەوانی ئامێدی ئەڵێت بە دوواداچوونمان بۆ ڕێگاکە کردووە و لە هەفتەی داهاتوو خەملاندنی زیانەکان ڕەوانەی پارێزگای دهۆک دەکرێت. ئەفراز حەسەن سەرۆکی شارەوانی ئامێدی بە 964 وت بە دوواداچوونمان کردووە و تێچووی زیانەکان 470 ملیۆن دینارە. بە قسەی سەرۆکی شارەوانی خەملاندن بۆ زەرر و زیانەکان کراوە و لە داهاتوویەکی نزیک خەملاندنەکە دەدەن بە پارێزگای دهۆک. ڕێگای کانیامالا ڕێگەیەکی گەشتیاریە بۆ سەیرانگا و پارک و هەروەها ڕێگایەکی شەئەچێتە کارگەی تەحینی خۆماڵی و گەڕەکەکانی بەشێک لە ئامێدیش بەیەکەوە ئەبەستێتەوە. ڕێگەیەکی یەکساییدە و ئەو شوێنەی زیانی پێگەیشتووە درێژەکەی نزیکەی 30 متر ئەبێت. بۆ دووەم جار تەواوی بنزینخانەکانی ناوسەنتەری ئیدارەی سربەخۆی سۆران ئاگادار کراونەتەوە ئەگەر ڕێنماییەکان لە ماوەی مانجێکدا جێبەجێنەکەن بێگومان دائەخرێن. ڕەجەب زوێر قایمقامی قەزای ناوەندی سۆران بە 964 وت ئەمڕۆ لیژنەکانی قایمقامیە سەردانی بنزینخانەکانی ناوشاری سۆرانیان کرد بە مەبەستی بە دوواداچوون بۆ ئەو ڕێنماییانەی پێیان درابوو. دە بنزینخانە تا ئێستا ڕێنماییەکانیان جێبەجێ نەکردووە. دوایین ئاگادارکردنەوەیان پێدراوە ئەگەر لە ماوەی مانجێک پابند نەبن بێگومان دادەخرێن. وتیشی پێشتر ماوەیان پێدرا بوو دەرفەتەکەشیان کە پێیان درابوو تەواو بووە، بەڵام بەهۆی وەرزی زستانەوە کە هەندێکیان باشکاریان نەکردووە مۆڵەتی مانگێکی دیکەیان بۆ درێژ کراوەتەوە. هەر شاد بن.